بەناوی خوای بەخشندۆ میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا بەرمەتیا و کارەمان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون هیواخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی بڕگە و بابەت و زانیاریەکانی ئەمڕۆژمان. ئەزان ئەمڕۆ لە تەوەری یەکەمماندا لە هەولێرەوە هاوکارمان ئیمران ئەمیر ئامادەی دەکات کە ئەویش پەرلەمانتاران چاوەڕێی سەرۆکی حکوومەتن کە بێتە نێو پەرلەمانی کوردستانەوە باز ڕای جیاواز دەوترێت و لێ دوای جیاواز دەوترێت لەوەی کە ئایا ڕێگە پێدراوە پرسیار لە ئاراستی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بکرێت و باز لەوە دەکرێت پێدەچێت لەوانەیە تەنها سەرۆکی فراکسیۆنەکان بتوان پرسیارەکانیان ئاراستی سەرۆکی حکوومەت تێرێ بکەن یاخود ئەوەیە ڕێگە پێدراونێت تا ئێستا ڕوون نییە کە شێوازی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان چۆن دەبێت. ئێمە لە تەوەریەکەماندا گفتوگۆ لەو بارەوە دەکەین. ئیمران چەند پەرلەمانتارێک لەوێ لە پەرلەمانی کوردستان لە هەولێر وەردەگرێت بۆی بزانین شێوازی کۆبوونەوەی پەرلەمان چۆن دەبێت و ئازیزان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا کە هاوکارمان جەلال محەممەد ئامادەی کردووە باز لە گەنجێک دەکات کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆکەوە کاری بانخوازی دەکات بە کورتە ڤیدیۆ بچووک توانیوێتی کە کاریگەرێکی باشی لە کۆمەلگا و دەنگدانەوەیکی باشی هەبێ لە نێو گەنجاندا بۆ پێیکە تیکتۆک لە ماوەی ڕابردوودا چەندین کەمپین چەندین چالاکەوان باسییان لەوە دەکرد کە بۆتە هۆی خراپی بۆ گەنجان و بۆتەوەی ئەوەی کە کۆمەڵشتی نەشیای تێدا بڵاو دەبێتەوە بەڵام ئەم گەنجە توانیوێتی لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆکەوە کۆمەڵێک بابەتی جوان کۆمەڵێک بابەتی ئاینی بروژێنێت کە سوودی بۆ تەواوی گەنجان بۆ کۆمەلگا و بۆ زیاتر بەرەو پێشوونی ئاینی پیرۆزی ئیسلامدا هەبێت. ئازان سەرتا دەچینە تەوەرەی یەکەم بۆ دەچینە هەولێر بۆ لای پەیامنێرمان ئیمران ئەمیر. ئیمران سڵاوی خوات لێبێت دوایین زانیاریەکانی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان چیە گەر پێمان بڵێت؟ بەڵێ کاک دانیار سڵاو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین ئەمڕۆ لە تەلاری پەرلەمانی کوردستان بە بینەرانی عزیز و خۆشەویست شاد دەبووینەوە. دیارە ئێستا ڕێک یەک کاژمێرماوە بۆ کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ پەرلەمانتاران دیارە دوای 2 ساڵ لە بەسەر چوونی تەمەنی پەرلەمان ئەمڕۆ سەرۆکی حکوومەت بۆ یەکەمین جار دوای سوێند خواردن دەگەڕێتەوە پەرلەمانی کوردستان بۆ چەند پرسێکی گرنگ ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان دەبێت. دیارە جیاواز لەو تەوەرانەی کۆبوونەوەی کە زیاتر بۆتە جێگای گفتوگۆوە بۆتە باسی میدیاوەیە کاخۆ پەرلەمانتاران دەتوانن پرسیارەکانیان ئاراستەی سەرۆکی حکوومەت بکەن و باسی بڕینی موچە و جێبەجێ نەکردنی یاسای چاکسازی و کۆمەڵێ گەندەڵی کە لەکە بوو کە پەرلەمانتاران بۆ ماوەی 2 ساڵە دەنگیان هەڵدەبڕن لە پەرلەمانی کوردستان و هاوکات بە نووسراوەکانیان پرسیارە ڕاستی حکوومەت دەکەن حکوومەت بێپاکە بەرامبەرم پرسیارانە. بۆیە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک پەرلەمانتار و 23 پەرلەمانتار هەڵسان پرساندنیان لە سەرۆکی حکوومەت کرد بەڵام سەرۆکی حکوومەت بەر لە وادەی پرساندن خۆی بڕیاریدا بێتە پەرلەمانی کوردستان. ئەمەی گرنگ ئەمڕۆ پەرلەمانتارم بە پێی مادەی 66 دەتوانن پرسیار لە سەرۆکی حکوومەت بکەن لەسەر ئەم بابەتانە. من زۆر بەڕێز ڕووپاخان ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان و ئەندامی فراکسیۆنی کۆمەڵم دۆگەڵە ڕووپاخان ئەمڕۆ سەرۆکی حکوومەت دێتە پەرلەمانی کوردستان بە پێی ئەو زانیارانەی ئێوە تاهتانە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێوە دەتوانن پرسیار بکەن؟ بەڵێ خۆی پرۆسی چاودێریکردن لە پەرلەمانی کوردستان و مؤسسەی پەرلەمان کە چاودێری حکوومەت دەکا بە چەند قۆناغی دەیکا. یەکەمیان پرسیارکردنە پرسیاری زارەچی بەنووسراوە یا زارەچییان بەنووسراوە. دووەمیان خستنە ڕووی بابەتێکی گشتیە بۆ گفتوگۆ کەوەی ئیمڕۆ ئەو تەوەرەیە پرۆسی چاودێریکردنە. وسێمیان پرساندنە چوارەمیان متمانە لێسەنەوەیە لە حکوومەت. دووەم پرۆسی چاودێریکردن کە بابەتێکی گشتیە بۆ گفتوگۆکردن ئیمڕۆ ئەنجام دەدرێت یاخود بۆ ئاژووی دە پەرلەمانتار کە داوا لە حکوومەت دەکا بێتە پەرلەمان و میوانداری بکرێ یاخود بە داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێت. ئەوەی ئیمڕۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی داوای کردو بەڵام سەرجەم ئەو پرسیانە لە بەرنامەی کاردانراون هەمویان ئێمە لە فراکسیۆنە جیاوازەکان یاداشمان داوەتە حکوومەت دە پەرلەمانتار زیاتر یاداشمان داوەتە حکوومەت بۆی حکوومەت بێتە پەرلەمانی کوردستان. ئەوەی ئیمڕۆ بە پێی مادە 66 کە خستنەڕووی بابەتێکی گشتیە بۆ گفتوگۆ بڕگە سێم دەڵێ پەرلەمانتار گفتوگۆ و ئاخاوتن دەکات. ینی واتە سنووردار نەکراوە کە سەرۆک فراکسیۆن دەیکایان سەرۆکی لیژنە دەیکایان چ پەرلەمانتارێک هەموو پەرلەمانتار بە پێی مادەی 66 بە پێی مادە 66 بڕگە سێم هەموو پەرلەمانتارێک لە چوارچێوەی ئەو بابەتەی کە ئیمڕۆ دیاریکراوە لە بەرنامەی کار گفتوگۆی خۆی دەکات. دوو خولەک
بۆ پرسیار ئاراستەکردنە بە شێوازی پرسیارنا بە شێوازی گفتوگۆ چکە پرسیار زۆرێکی تری چاودێریکردنی حکوومەتە یعنی ئەمڕۆ پەرلەمانتاران پرسیار ناکەن پرسیار بە شێوازی گفتوگۆ دەکەن ئان لەسەر و بابەتانێک کە سەرۆک حکوومەت دیاری کردو ئێستا بۆ پرسی موچە بۆ نمونە ئێمە داوای ڕوونکردنەوە لە حکوومەت دەکەین بۆچی حکوومەت هێرێمی کوردستان بەنایە یاسایی موچەی بڕیوە بۆچی لێبڕینی موچە بەردەوامە بۆچی بە 30 ڕۆژ جارێکمە ئەمە بە شێوازی گفتوگۆ ئەو داخوازیانێک کە خەڵک هەیەی ئێمە لە چوارچەوەی پەیڕەو دەیکەین. سکرتێری پەرلەمانی کوردستان لە دوێنێ لە قسەکردن بۆ یەکێک لە میدیاکان باسیەوە دەکا پەرلەمانتار بۆی نییە پرسیار بکەوە هاوکاتە لە میانی نووسینەکەی دەنووسێت پەرلەمانتار دەبێ قناعەتی بە هەر قسێک لە حکوومەتەوە دەرها دەبێ پەرلەمانتار قناعەتی پێبێ و دەبێ بە گرینگە وەریگرێ ئەوە چۆن دەڕوانە قسەکانی سکرتێری پەرلەمان بۆی نییە پەرلەمانتاران ئیجبار بکە بۆی قەناعەتیان بە هەر قسەیەکی حکوومەت هەبێ چکە پەرلەمانتار خاوەن ئیرادە و قەناعەتی خۆیەتی و پەرلەمانتار تعبیر لە ئیرادەی خەڵک دەکەنەوە سکرتێری پەرلەمان بەداخەوە کە سەرۆکایەتی پەرلەمان بە شێوازە قسە دەکەن چکە سەرۆکایەتی پەرلەمان خۆ پارێزەری حکوومەت نین خۆی پرسیار بە دوو شێواز دەکرێت یان بە شێوازی زارەچی دەکرێت ئەویش وەکو ئەوەی ئیمڕۆ بەس جیاوازەوەی ئمڕۆ داوا دەکەی کە سەرۆکی حکوومەت یاخود جێگری یاخود وەزیرەکان بێنە پەرلەمان پرسیار بە زارەچی لیان کە یاخود بە شێوازی نووسراوە ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەردەوام پرسیارمان ئاراستی وەزیرەکان و سەرۆکی حکوومەت کردو جێگرەکەی بەشێکی زۆری نە وەزیرەکان نە سەرۆکی حکوومەت جێگر پابەنینە بە وەڵامدانێ پرسیارەکان بۆیە ئێمە چوینە قۆناغی پرساندن کە پابەن نەبێ دەچی بۆ قۆناغی پرساندن یەک شتی کە دەمەوێت بیخەمەڕوو بۆی خەڵکی هەرێمی کوردستان ئاگادار بێ سەرۆکایەتی پەرلەمان بە فراکسیۆنەکانی گوتووە نابێ قسەی دووبارە بکەن من بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەڵێم ئیمڕۆ خەرقی پەیڕەو مەکەن لا مەدەن لە پەیڕەو چکە زۆر ناشرینە بۆ سومعی پەرلەمان خۆی لە هیچ بڕگەچی پەیڕەو نەهاتووە گفتوگۆی دووبارە مەکەن ئەوان دێن لەلایەک دەڵێن نابێ پرسیارکەی پاشانش دەڵێت پرسیاری دووبارە مەکە ئەی کە نابێ پرسیار بکەم ئی دووبارەی بۆ چییە بۆیە ئەوە گفتوگۆی دانیشتنە لەسەر ئەو تەوەرانە گفتوگۆی دووبارە نەهاتووە پەرلەمانتارێک دەیەوێ باسی موچە بکەم منیش دەتوانم باسی موچە بکەم ئەو پێی ناگوترێت دووبارە بۆیە دەبێت خەڵک هۆشیار بێ لەخوا بەزیاد بێ خەڵکیش هۆشیارە ئێستا باش ئێوە زۆر جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پێویستە پرسیار بکەن پرسیارەکانتان چی دەبێت چ شتێکەیە لەم حکوومەتێ تا ئێستا بۆ ئێوە ڕوون نەبووتەوە چ شتێک ڕوونە ینی حکوومەت هەرێمی کوردستان چی ڕوونە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوەندە زۆرە گفتوگۆکانمان لەو بارەی ئەوەندە زۆرە پێم وایە ئەگەر سەرجەم ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ قسە بکەن دەقەش قسە بکەن هێشتا تەواو نابێت ئەو پرسانی کە زۆر سەرەچین بۆی لە ماوەی لەو کاتێک کە دیاری کراوە ئێمە بتوانین زۆرترین گفتوگۆی لەبارەوە بکەین ئەو پرسانەمان هەمووی لە لای خۆمان گەڵاڵە کردووە پرسی موچەیە لێبڕینی موچەیە نەدانی موچەیە اینجا پرسی ڕێگ نەکەوتن لەگەڵ بەغدا اینجا پرسی خاڵە سنووریەکانە کۆمەڵێک پرسی شکۆی پەرلەمانە کە لە کابینەی نۆ لە کارنامەی کابینەی نۆ سەرۆکی حکوومەت بخۆی لە بەردەم ئەو پەرلەمانە ئاماژەی بۆ کردەبێ ڕۆڵ بۆ پەرلەمان بجێڕدرێتەوە ئێمە لە حکوومەت هەرێمی کوردستان ڕۆڵ بۆ پەرلەمان دەجێڕنەوە ڕێز لە بەدواداچوونی پەرلەمان دەگرین ڕێز لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دەگرین ئەوەی کە ڕێز هیچ ڕێزێکی نێشتێتەوە بۆ ئۆپۆزیسیۆن حکوومەت هەرێمی کوردستان بووە لە مایە ڕابردوو و ئیمڕۆ ئاماژەی پێ دەکەین کە 6 مانگ دەبێت پرسیارم ئاراستی وەزیرەکان کردو وەڵامیان نەداوەتەوە ئەوە ڕێز لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە باشە ئەگەر بێت و ڕێگەتان پێ نەدرا پرسیار بکەن هەڵوێستی فراکسیۆنەکەتان چۆنە بێ دوێنێ کۆبوونەوەتان نەبوو ینی ئەگەر هاتوو بە جۆرێک لە جۆرەکان ڕێگری کرا لەوەی کە پەرلەمانتاران پرسیار بکەن ئێوە هەڵوێستان چۆن ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵ قسەمان لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمان کردو بۆی هەڵوێستی خۆمان بەڕوونی ینی ڕابگەێنین گوتومانە ڕێدەدەن کە قسە بکەین و پەرلەمانتارانمان لە فراکسیۆنی کۆمەڵ هەمووی ئازادە و دەیەوێ قسە بکە گوتویانە ڕێدەدەین ینی هەتا ئێستا بڕیارەکە وایە کە ڕێ بدەن پەرلەمانتاران قسە بکەن بەڵام دەڵم پرسیاری دووبارە مەکەن لە هەمان کاتدا بخۆشیان دەڵێن نابێت پرسیار بکرێت دەبێت گفتوگۆ بکرێت ئێمە گفتوگۆی دووبارە دەکەین لەبەرەوەی لەوانەیە پەرلەمانتارێک باسی پرسی موچە بکە من بە شێوازێکی جیاوازتر باسی پرسی موچە بکە چکە ئێمە نوێنەری خەڵکین هەر پەرلەمانتارێک پێویستی هەر کورسێکی پەرلەمانی پێویستی بە 16,000 دەنگە بۆی بێتە ئەو پەرلەمان و لەسەر ئەو کورسێ دانیشێ ئێمە نوێنەری 16,000 دەنجین
بۆی ئەمە ناتوانین ئیمڕۆ بێدەنگ بین. باشە ڕووپاخان تازە لە تەلاری پەرلەمان سەرۆکی حکوومەت گەیشت بە پەرلەمانی کوردستان و لەگەڵ جێگرەکەی وەزیری دارایی ئەمان ئەمڕۆ لە پەرلەمان بەشدار دەبن و لە ماوەی ڕابردوو بینیمان وەزیری دارایی و چەند وەزیرێک لە کۆبوونەوەکانی پەرلەمان بەشدار بوون. ئایا کۆبوونەوەکانی ڕابردوو هیچ ئەنجامێکی هەبوو ئەو وەڵامانەی وەزیرەکان قناعاتی بە ئێوە هێنا لەسەر و کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەبوو؟ ئێمە تەمەنا دەکەین و ئاواتەخوازین کە وەڵامەکانی ئیمڕۆی پەرلەمانتاران قەناعەت پێکەر بێ بۆ پەرلەمان. مەبەستە وەڵامەکانی حکوومەتە. بەڵێ کە قەناعەت پێکەر بێ بۆ پەرلەمان ئێمەش هاوکار دەبین. ئێمە بە تەکید هاوکاری حکوومەت دەبین بۆ هەموو پرسەکان پرۆژەمان پێ پێشنیازمان پێ بۆ کۆی ئەو پرسانە ئێمە پێشنیاز دەدەینە سەرۆکایەتی حکوومەت بۆی حکوومەتەکە بەرەو پێش بچێ چکە ئێمە دەمانەوێت خەڵک خۆشگوزەران بێ کە خەڵک خۆشگوزەران بێ دەبێ حکوومەت کار بکە ئێمە یارمەتی دەدەین هاوکار دەبین. باشە جارەکانی تر پرسیارەکان جێگەی قناعەتیەوە بوو ینی وەڵامی پرسیارەکانیەوە بوو کە وەزیرەکانی هەتمنێ و پەرلەمانی کوردستان و زیاتر لە 4 ساعات کۆبوونەوە نەخیر ئەم جارە تەوقع دەکەن وەڵامەکانیان وەڵامی پرسیارەکانی ئەویان ئامادەکرد هێشتا گفتوگۆ نەکراوە نەچوونێتە ناو جەرسەی پەرلەمان تەمەنا دەکەین وەڵامەکانی قەناعەت پێکەری پرسیارەکانی ئێمە بێ. باش خۆی ئەگەر قەناعەت پێکەری پرسیارەکانی ئێمە نەبێ ئێمە خۆ ڕێکاری پەرلەمانی هەیە بە شێوازێکی زۆر مەدەنیانە ڕێکاری پەرلەمانی دەگرینە بەر. دەنگۆیەک هەیە کە پەخشی میدیا ڕابگرن بە تایبەت لە کاتی پرسیارکردن. ئایا هیچ شتێکی ئاوایان بەیەوە گوستۆ پیژنەی پێشنیازێکی ئاوایانداتە بەردەستیەوە کە پەخشی ڕاستە و خۆی کۆبوونەوەکە ڕابگیرێ؟ تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمان بە ئێمە ڕاگەیاندووە کە پەخش ڕاستە و خۆ دەبێ و پەرلەمانتاران بەڕاستە و خۆیی پرسیاری خەڵک دەکەن چکە هەموو ڕۆژێک پەخش ڕابگیرێ ناوێ ئیمڕۆ پەخش ڕابگیرێ لەبەرەوەی ئێمە خواست و داواکاری خەڵک دەگەین دەبێت خەڵک بزانێت پەرلەمانتارێک خواست و داواکاری ئەو دەگەێنێ. باشە ئێوە تەوقع دەکەن ئەمڕۆ کۆبوونەوەیکی فعلەن ئیجابی بێ ئێوە بگەن بە وەڵامی پرسیارەکانتان؟ بەڵێ خۆی ئەگەر کۆبوونەوەکە بە شێوازێک لە شێوازەکان وەڵامەکانی ئێمە و خەڵک شێریمی کوردستان نەداتەوە بەڵام 2000 ئەوە حکوومەتە دێتە پەرلەمانی کوردستان چکە متمانی لە پەرلەمانی کوردستان وەرگرتووە و شکۆ بە جۆرێک لە جۆرەکان گەڕانەوەی شکۆیە بۆ پەرلەمانی کوردستان چکە حکوومەت نابێ بێباک بێ بەرامبەر پرسیاری بەگشتی موسسەی پەرلەمانی کوردستان. ئەوە هەنگاوێکی باشە ئێمە بە باشی دەزانین بۆ هەنگاوەکانی دواتر تەمەنا دەکەین حکوومەت هەرێمی کوردستان بڕوای بە پرۆسی دیموکراسی هەبێ ئەویش پرۆسی چاودێریکردنی پەرلەمانە لەسەر حکوومەت هەرێمی کوردستان و پرۆسی چاودێریکردن وەکو باسم کرد یەکێک لە چاودێریکردنەکان لە پرۆسەکان خستنە ڕووی بابەتێکی گشتێ بۆ گفتوگۆ ئیمڕۆ ئەوە پەیڕەو دەکرێت لە پەرلەمانی کوردستان و پرۆسی دواتر پرساندنە و پرۆسی دوای ئەوە متمانە لێسەرنەوێت دەبێت حکوومەت هەرێمی کوردستان زۆر بە سینگێکی فراوان ئەوە وەرگێ کە متمانە لە کابینەکەی بسێنرێتەوە چونکە دەبێت حکوومەت چەند پەرلەمان پێخۆشە کە حکوومەت لە ئاستوخواست و داواکاری خەڵک بێت دەبێت حکوومەت دوو ئەوەندە پێخۆش بێت. هەر مرۆڤێک پێم وایە لە هەر کارێک سەرکەوتو نەبوو دەبێت بۆ خۆی بەخۆی دابچێتەوە یان ئەوە تێی خۆی چاکساز بکە یان ئەوە تێ دەست لە کارەکە هەڵگرێت. باشە بابەتێکی تر لەگەڵ بابەتی سەرۆکی حکوومەت گەگەرمە بابەتی پرساندنە. ئایا و پرسانەی کە ئێوە وەکو لایەن ئۆپۆزیسیۆنەکان پێ هەڵسابوون گەیشتووە بە چێوە ئێستا لە چ کۆناغێکی ڕێکارەکانی یاساییدا؟ پرسانەکە ناردراوە بۆ سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان ناردوێتی بە پێی ناخۆی پەرلەمانی کوردستان دەبێت لە ماوەی 14 ڕۆژ وەڵام بدرێتەوە لە ماوەی 7 ڕۆژ پاشان ئەگەر نەیانتوانی وەڵام ئامادە بکەن دەبێت داوا لە دەستی سەرۆکایەتی بکەن کە بۆیان درێژ بکرێتەوە واتە لە هەموو حاڵوبارێکدا دەبێت لە ماوەی 21 ڕۆژ پرسانەکە ئەنجام بدرێت. ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان ئامادە نەبوو بێتە پەرلەمانی کوردستان بۆ پرسانەکە پرساندن بە خیابی دەکرێت. ڕووپاخان دەکرێت پەرلەمانتار لە ئێستا واژوو بکشێنێتەوە ئێستا کاتی دەتوانێت و پەرلەمانتار واژوو بکشێنەوە لەوەی کە سەرۆکی حکوومەت بانکە نەخێر لەبەرەوەی ناردراوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان مەترسیەک نییە دوایان کۆبوونەوەی چونکە ناردراوە تازە واژووی لەسەر پرسانەکە و نادراوە بۆ سەرۆکایەتی حکوومەت هیچ مەترسیەک لە کشانەوەی واژوەکان دەبێت لە ماوەی چەندی تر سەرۆکی حکوومەت وەڵام داتەوە بۆی کە ئامادە بێت. خۆی بە تەحدید نازانم چ ڕۆژێک سەرۆکایەتی پەرلەمان ناردوێتی دەبێت 21 ئەو مانگە پرسانەکە ئەنجام درێت. پرسانەکە ئەنجام ئێوە سوورن لەسەرەوەی بابەتە ئەنجام بدرێت ئەگەر بێت وەڵامەکانتانیش لێرە وەرگرتەوە ئەگەر وەڵامی ژوەرگرینەوە پرۆسەیەکی جیایە پرۆسی چاودێریکردنی حکوومەتە دەبێت وەکو خۆی بەڕێوە بچێ ئێمە پاشگەز نابینەوە لە پرساندن
يعني ئێوە ئەم بابەتەیە جگە لە پرسیارکردن بابەتی دەتان هەوێش ینی هەوڵی ئەو بدەن کە متمانە لەم کابینێ وەرگرنەوە خۆی لە پرسانەکە چونکە پرسیار ئاراستە دەکرێت وەڵام دەدرێتەوە هەر لە کۆبوونەوەی قەنەعەت دروست دەبێت بۆ پەرلەمان و پەرلەمانتاران کە ئەو کابینەیە دەتوانێت چاکسازی بکە دەتوانێت باروگوزەرانی خەڵک باش بکە دەتوانێت ئاستخواست و داواکاری پەرلەمان و خەڵک هەرێمی کوردستان بێ لەوێ ئەو قەنەعەتە دروست دەبێت ئایا ئەم کابینەیە ئەوەی تێدا ماوە کە مۆڵەتی پێ بدرێ بۆی خۆی چاکساز بکە یاخود دەست بەجێ متمانێ لێ بستەندرێتەوە ئەو کاتە متمانە لێسەنەوە قۆناغێکی تری چاودێریکردنی حکوومەتە کە قۆناغی کۆتاییە ئەو کاتە دەڕۆین بۆ ئەو قۆناغە کە بزانین لە ئەنجامی وەڵامەکان چ قەنەعەتێکمان بۆ دروست باشە بەپێی بە دوواداچوونەکانیەوە ئێوە بێگومان لە ماوەی ڕابردووش چەندین پرسیارتان لە حکوومەت کردو حکوومەت هێرێمی کوردستان خۆی لە چ پرسیارێک دەدزێتەوە و نایهەوێ ئەم پرسیارانە وەڵام داتەوە حکوومەت هێرێمی کوردستان هەتا ئێستا دەمەوێت تەنها بەنای خۆم قسە بکەم ئەو پرسیارانێک کە من ئاراستەم کردو لەسەر پرسی موچە وەڵام وەرنەگرتووە حکوومەت هێرێمی کوردستان بۆ وەڵامی پرسی موچە هیچ وەڵامێکی قەنەعەت پێکەری نییە و هەروەها بۆ یاسای چاکسازی ئالەتی جێبەجێکردنی و هەروە چاکسازیکردنی حکوومەت و هەروەها بنەبڕکردنی گەندەڵی هیچ وەڵامێکی پێنیە حکوومەت هێرێمی کوردستان و وەڵام و قسەکانی غامزن ینی بناڕوونن بۆ ئێمە پەرلەمانتاران وهروە بۆ پرسی بە قاچاغبردنی نەوت بۆ پرسی قاچاغی لە خاڵە سنووریەکان حکوومەت هێرێمی کوردستان تا ئێستا وەڵامی پەرلەمانتارانی نەداوەتەوە کە وەڵامیشی دابێتەوە وەڵامێکی زۆر مەتاتی داوەتەوە وەڵامێک نەبووە کە قەنەعەت بە پەرلەمانتار و پەرلەمانتاران بێنێ و بە خەڵکی هەرێمی کوردستانیش کە حکوومەت نیەتی چاکسازی هەیە حکوومەت نیەتی بنەبڕکردنی گەندەڵی هەیە بۆیە ئێمە چوین بۆ قۆناغی پرساندن وەلەو پرسانە ئێمە بۆ ماڕوون دەبێتەوە ئایا حکوومەت هێرێمی کوردستان دەتوانێت لە ماوەی بۆ نمونە 6 مانگیکە قاچاغی لە خاڵە سنووریەکان نەهێڵێ حکوومەت هێرێمی کوردستان دەتوانێت 2 موچە و 3 موچە نەهێڵێ حکوومەت هێرێمی کوردستان ئەو حیزبانی کە بەشدارن و پێکهێنەری سەرەکی حکوومەتن دەتوانێت ئەو خەڵکانی کە لە ڕقمەڵبەندەکان داوام بکەن ئەو خەڵکانە بە جۆرێک لە جۆرەکان 2 موچە و 3 موچیان هەیە بیبڕێ بۆیە ئێمە ئەو کات دەگەینە ئەو قەنەعەتی کە حکوومەت نیەتی چییە و دەتوانێت چاکسازی بکە یان بمێنێتەوە ینی یان نەمێنێتەوە یان متمانەی لێ وەرگێتەوە یەک لە بابەتە گرنگەکان کەم خولەی پەرلەمانی کوردستان و ئەو کابینەیە شانازی پێوە دەکات دەرچوونی یاسای چاکسازی یاکسای چاکسازی شێمانگی بەسەر وەچووە و دەبێت راپۆرتەکەی برنرێتەوە پەرلەمانی کوردستان تا ئێستاش راپۆرتەکەی پێم وابێ نەگەیشتووە ئایا یاسای چاکسازی بەڕایەوە چی جێبەجێ کراوە یاکسای چاکسازی چ گۆڕانکاریەکی بەسەر لەن نەمانی گەندەڵی هێنا خۆی یاسای چاکسازی کاتی خۆی کە ئێمە دەنگمان پێنەدا لە فراکسیۆنی کۆمەڵ لەبەرچی بوو لەبەر ئەوەی بوو کۆمەڵێک بەرگە و مادەی تێدا بوو کە لە بەرژەوەندی 2 حیزبی دەسەڵات بوو بۆ نمونە لە مەسەلەی بندیوارەکان چەند ساڵە بۆ لە کابینەی ڕابردووش کە حکوومەت پرۆژەی ناردۆ بۆ پەرلەمانی کوردستان نەبوو بە یاسا پرسی بندیوارەکان بوو بەداخەوە حکوومەت هێرێمی کوردستان بە تایبەت 2 حیزبی دەسەڵات سوور بوون لەسەر ئەوەی دەبێت بندیوارەکانیان عیلاج بکرێت ناکرێ من 11,000 و 16,000 موچەخۆری خۆم کە بندیوارە بینێرمەوە ماڵێ ئەوە تێڕوانینی 2 حیزبی دەسەڵات بوو کە زۆرینەی پەرلەمانیشیان پێکهێناوە بۆیە پرسی بندیوارەکانیان لە یاسای چاکسازی عیلاج کرد ئەنی بندیوار هەردەمێنێ یعنی هەردەمێنە گەر بێتون یاساژ ئەگەر جێبەجێش بکرێ بندیوار هەردەمێنێ چکە عیلاج بووە ینی پرسی 2 موچە و 3 موچە بە ناوی جیاجیا هەردەبێنێ پرسی چاکسازیکردن بۆ نمونە ئێمە لە یاسای چاکسازی زۆرترین ڕخنەمان لەسەر ئەوە هەبوو کە تۆ بتەوێت چاکسازی بکە دەبێت سەرەتا لە داهاتی بکەیت اینجا لە خەرزی بکەیت ئەوە چاکسازی لە داهاتی هەر تێدا نییە هەندێک خاڵی باشی تێدایە ئەو خاڵە باشانەی کە تێدایە بەداخەوە تا ئێستا حکوومەت هێرێمی کوردستان جێبەجێ نەکردو پرسی بڕینی موچە بەشێک بوو لە یاسای چاکسازی کە ئێستا حکوومەت کردوێتی نەخێر ئەو لێبڕینەی کە ئێستا حکوومەت هێرێمی کوردستان کردوێتی بە نایاسایی کردوێتی چکە لە یاسای چاکسازی باسی لێبڕینی موچە ناکە بەڵام باسی دەرماڵەکان ئەگەر ئەمڕۆ سەرۆکی حکوومەت لە وەڵامی پرسیاری ئێوە گوتی ئێمە ئەوە نەداهاتەمان هەبووە دابەشمان کرد وەڵامی ئێوە چی دەبێت ئەم وەڵامە قەنەعەت پێکەرە بۆ ئێوە نەخێر حکوومەت هێرێمی کوردستان هەر حکوومەتێک کە متمانە وەردەگرێ دەبێت بتوانێ حکومڕانی بکە ئەو حکومڕانیکردن نییە ئەڵێ حکومڕانی ئەوەیە من ئەوە نەداهاتم هەبوو داهاتی ناوەخۆ داهات ئەو بڕەپارێکە لە بەغدادێ و ئەنی تەواوی تەمویلەکانم ئەوە نەبووە بۆیە موچەمەوە دەداوە نەیدەمیان ئەوە نەبدەم ئەو وەڵامە بۆ ئێوە ئەوە ئەو وەڵامە بۆ ئێمە قەنەعەت پێکەر نییە چونکە ئێمە ڕێگە چارەشمان داوە بە حکوومەت
حکوومەت هەرێمی کوردستانمان گوتۆ داهات هەرێمی کوردستان دوو قاتی ئەوەندەی ئێستا بەڵگەشتان هەیە بەڵگەشمان هەیە لە خاڵە سنووریەکان ئەو داهاتی دێتەوە ناو هەرێمی کوردستان هەمووی بۆ باخەڵی حیزب دەسەڵاتدارەکانە 4 کۆمپانیا دەستی بەسەر خاڵە سنووریەکان داگرتووە ئەو گومرگەی کە لە هەر بارێک وەری دەگرن بۆ باخەڵی حیزبەکانی خۆیانە داهاتی ناو خۆ ئێمە بە دووادات چونمان کردو بەس داهاتی ناو خۆ بەشی موچەی فەرمانبەران دەکەن خۆی ئێمەش هاوڵاتی ئەو هەرێمەین دەچینە دەوائیرەکان دەزانین لە بەڕێوەبەرایەتی مرور سپارەیەک وەردەگیرێت دەزانین لە بەڕێوەبەرایەتی بات سپارەیەک وەردەگیرێت چ داهاتێکی ناوخۆ بۆ حکومەت دەڕوا بەڵام بەداخەوە حکومەت هەرێمی کوردستان تا ئێستا بەرەو ئەوە دەڕوا کە هەرچی سەرچاوی داهاتە بۆ حکومەت بیداتە کەرتی تایبەت کەرتی تایبەت چییە؟ هەمووی کۆمپانیا حیزبیەکانە واتە تەنها لە بیری ئەوەدان کە با خەڵی خۆیان پڕکەن خەڵک قڕکەن ئەوە سیاسەتی حکوومەتە بۆیە ئەو وەڵامی حکوومەت بە هیچ زۆرێ قەنەعەت بێ پێم وان نییە حکوومەت هەرێمی کوردستان خۆشی قەنەعەتی بۆ وەڵامی خۆی بێ بەڵام نازانێت چ بڵێ بەرامبەر پەرلەمان و حکوومەتێک جگە لەوەی کە داهاتیشی نییە ئەگەر بزانێ هیچ داهاتی نییە بەس چاوەڕێی بەغدا دەکا ئەی بۆچی ڕیفراندۆمیان کرد ئەی بۆچی حکومڕانی دەکا بە هەر بڵێ خەڵک لێگەڕێ بە ئەو خەڵکە بە خۆشی بژی و وازدە حکومڕانیە بهێنن ئەگەر ئێمە بمانەوێ هەرێمێک بکەینە دەوڵەت دەبێت بچووکترین شت بتوانین لە 30 ڕۆژدارێک موچە بدەین هەلی کار بۆ خەڵکی خۆمان پەیداکەین ئەی چۆن ئێمە دەبینە دەوڵەت چۆن داوای دەوڵەتی سەر بەخۆ دەکەین بۆیە هیچ حکوومەتێک لە دنیا ئەو وەڵامەی کە بڵێ داهاتم نییە قەنەعەت بە خەڵکی نایەنێ چونکە حکوومەت دەبێت پلانی بەدیلی هەبێ کە داهاتت نییە پلانی بەدیلت چییە بۆی داهاتت زیادکە بۆی ژیانی خەڵک خۆشکەی ناکرێ ینی ئەو وەڵامە ئیمڕۆ حکوومەت کە بە ئێمەی بداتەوە دڵنیام قەنەعەتیشی پێنیە بە وەڵامەکەی خۆی ناکرێت پەرلەمان تا خەڵک قەنەعەت بەو جۆرە وەڵامانە بکەن چکە 2 ساڵە ئەو جۆرە وەڵامە دەدرێتەوە پەرلەمان و هەروە خەڵکیش یعنی ئێوە قەنەعەتتان بە وەڵامانە نییە کە پێشووتر لە نووسراوەکانیەوە وەرتان گرتبوو لە ڕێگە جۆرەك ئەگە قەنەعەتمان پێ بوو بانە دەچوین بۆ قۆناغی پرساندن چکە گەر وەڵامەکانی قەنەعەت پێکرد بێ ئەوە ناچی بۆ قۆناغی پرساندن و هەر پەیڕەو ڕێت پێ نادا باشە نیو سەعاتی تر کۆبوونەوە دەست پێکە ئەگەر بێت و ڕێگەتان پێ نەدرا گفتوگۆ بکەن لەسەر ئەم بابەتانە هەڵوێستی فراکسیۆنەکەتان چۆنە بێ ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵ ئەگەر ڕێمان پێ نەدرا هیچ قسەیەک بکەین لە کۆبوونەوەیەک دانانیشین کە بێ قسەبی نێنەری خەڵکی دەست خۆش بێ ڕووپاخان زۆر سپاس بۆ دەرفەتا سپاس بۆ تۆش بەڵێ ئەزیزان دیارە کاژمێر دەونی و قەرارە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت لەسەر هەریەک لە پرسەکانی هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی کە ئەمە یەک لەم شانازیانە بوو کە حکوومەت بەردەوام شانازی پێوە دەکردەوە پەرلەمانیش دەڵێ خولی پێنجەمی پەرلەمان خولێکی مەزنە لە بەروەی یاسای چاکسازی لێ دەرچووە و ئەو کات بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و بڕینی موچە ئەمە یەکێک لەم بابەتە تەوەری دووەمی کۆبوونەوە کە دەبێت کە هاوکات وەزیری دارایی قسە لەسەر ئەم بابەتەیە دەکات کە بۆچی موچەی فەرمانبەران بڕا و ئێستا ئەمڕۆکە 45 ڕۆژە تا ئێستا موچە نەدراوە دانووساندن لەگەڵ بەغداش یەکێک لە تەوەرەکانی کۆبوونەوە دەبێت کە حکوومەت ڕوونی دەکاتەوە دانووسانەکان گەیشتووە بە کوێ و ئێستاکە لە چه حاڵەت و گوزەرانێکدا چون هەرچەندە پەرلەمانتاران گلەییان هەیە بەوەی کە دانووساندن لەگەڵ بەغدا لە دەرەوەی ڕێکەوتنەکانی لە دەروی پەرلەمانی کوردستان بوو ینی پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک بەشدار نەبووە لەوەی کە ینی بزانین چۆن چارەسەری کێشەی بەغداوە و یەکێک لە تەوەرەکانی تر بارودۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەمەش یەکێک لەو تەوەرانە دەبێت کە ئەمڕۆ حکوومەت ڕوونکردنەوە دەداوە بزانین گەیشتووە بەچێت چونکە بەڕاستی تعریبکردنێکی زۆریش بەڕێوەیە لە ناوچە دەرەوەکانی هەرێمی کوردستان من دەگەڕێمەوە لای دانیار جان من زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران زۆر سپاس بۆ میوانەکەشێ ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ سپاس کە میوانی بەرنامەکەمان بوون بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاچان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت
من بە شیری ئاتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بەزمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز سڵاوی خی پەروەردگارتان لێبێت. کورتێک لە هەواڵ و زانیاری گەنەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. لە ژێر فشاری و هەڵمەتەکەی فراکسیۆنی کۆمەڵ بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بڕیار وایە پاشکەمێکی تر مەسرور بارزانی و قوبات تاڵبانی بگەنە پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش ئەوەی دووپات دەکاتەوە. هاتنی سەرۆکی حکوومەت جیاوازە لە پرساندن و دەبێت هەر جۆرێک بێت وەڵامی پرسیارەکانیان بداتەوە. پەرلەمانتارە 23 پەرلەمانتارەکەش کەواژۆیان بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کردووە چاوەڕێن سەرۆکی حکوومەت لە پەرلەمان وەڵامی پرسیارەکانیان بداتەوە لەسەر لێبڕین و دواکەوتنی موچەی فەرمانبەران و قەرزەکانی حکوومەت و چەند پرسێکی دیکەی پەیوەست بە حکومڕانی هەرێمی کوردستان. بەپێی زانیاریەکانیش فراکسیۆنی پارتی دەیەوێت تەنها وتارەکەی سەرۆکی حکوومەت ڕاستە و خۆ بۆ میدیاکان پەخش بکرێت و دواتر لەسەر داواکاری پەرلەمانتاران کۆبوونەوەکە بکرێتە داخراو. هاوڵاتیەکی تەمەن 79 ساڵ لە قەڵاتزێ و پێشمەرگەیەکیش لە ئاکرێ کۆتاییان بە ژیانی خۆیان هێنا. لە قەڵاتزێ پیاوێکی تەمەن 79 ساڵ بە پەت خۆی خنکاند و لە گوندێکی سنووری ئاکرێش پێشمەرگەیەک بە کلاشینکۆف کۆتایی بە ژیانی خۆی هێنا. سەباح زوهێر بەرپرسی ڕاگەاندنی تەندروستی قەزای ئاکرێ ڕایگەاند. پێشمەرگەیەک لە گوندی ئیکمالە لە سنووری قەزای ئاکرێ بە کلاشینکۆف کۆتایی بە ژیانی خۆی هێناوە کە سوکاری پێشمەرگەکەش دەڵێن پێشتر نەخۆشی دەرونی هەبووە و چارەسەری پزیشکی وەرگرتووە بەڵام دواتر کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. بەڕێوەبەرەتی پۆلیسی ڕاپەڕینیش بڵاوی کردەوە. تەرمی هاوڵاتیەکی تەمەن 79 ساڵ کە پیشەی کاسبە و دانیشتووی قەڵاتزێیە
گەێنرایە نەخۆشخانەی گشتی قەڵاتزیەک کە لە ماڵی خۆیدا بەپەت خۆی خنکاندووە. پۆلیسی ڕاپەڕین دەڵێت بەپێی لێکۆڵینەوەکانیان ئەو هاوڵاتیە کێشەی لەگەڵ کەسدا نییە و هۆکاری خۆکنکاندنەکەشی نەزانراوە. 72 کۆچبەر لە ناو مینیپاسێکدا لە تورکیا دەستگیر کران کە دوو لە کۆچبەرەکان بەهۆی نەمانی ئۆکسیجینەوە گیانیان لەدەستدا بوو. پارێزگاری وان ڕایگەیاند. پۆلیسی شارەکەیان لە مینیپاسێکدا 72 کۆچبەریان دەستگیر کرد کە بە شێوەی نایاسایی ویستویانە ڕۆ وڵاتانی ئەوروپا کۆچ بکەن. بەڵام بەهۆی تەنگە نەفەسی و نەمانی ئۆکسیجن لە ناو مینیپاسەکەدا دوو لە کۆچبەرەکان گیانیان لەدەستداوە. پارێزگاری وانە ئاشکرای کرد دوو لە کۆچبەرە دەستگیر کراوەکان عێراقین و 37یان پاکستانی و 33یان خەڵکی ئەفغانستانن. پارێزگای وان بوورن پارێزگاری وانەوەشی خستە ڕوو 3 کەس بە تۆمەتی بازرگانیکردن بە کۆچبەرانەوە دەستگیر کران و لێکۆڵینەوە لەگەڵیاندا ئەنجام دەدرێت. پارێزگای وان نزیکە لە سنوورەکانی ئێرانەوە و بەشێک لە کۆچبەرانی ئەفغانی و پاکستانی لە ناوخاکی ئێرانەوە خۆیان دەگەێنە تورکیا و لەوێشەوە ڕووە وڵاتانی یۆناان و ئیتالیا کۆچ دەکەن. شەوی ڕابردوو دوو موشک ئاڕاستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کرا. سەرچاوەیەکی ئەمنی عێراقی بڵاوی کردەوە درنگانی شەوی ڕابردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا موشک باران کرا، بەڵام موشکەکان لە مەیدانێکی چۆڵی ناو فڕۆکەخانەکاندا کەوتونەتە خوارەوە و هیچ زیانێکی گیانیان نەبووە. بەهۆی هێرشە موشکێکەوە باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا زەنگی ئاگادارکردنەوەی لێداوە. کۆماری ئیسلامی ئێران گەشتەکانی لەگەڵ هێڵی ئاسمانی عراقی تاکاتێکی نادیار ڕایگرت. تورەش دەحقانی بەڕێوەبەری فڕۆکەوانی شارستانی ئێران ڕایگەیاند مۆڵەتی گەشتە ئاسمانیەکانی هێڵی فڕۆکەوانی عراق تاکاتێکی نادیار ڕاگیراوە. دەحقانی دەڵێت هۆکاری ڕاگررتنی گەشتەکانەوەیە کە هێڵی فڕۆکەوانی عراق پابەندی یاسایی گواستنەوەی گەشتیاران نەبووە و ژمارەیەک گەشتیاری گواستووەتەوە کە مۆڵەتی مانەوەیان لە ئێراندا نەبووە. تورش داخانی ئەوەشی خستە ڕوو کە ئەوەش پێچەوانەی ڕێکەوتنی عراق و ئێرانە کە بە پێ ڕێکەوتنەکەیان گواستنەوەی گەشتیاران تەنها ئەو کەسانە دەگرێتەوە کە مۆڵەتی مانەوەیان لە ئێراندا هەیە لەگەڵ شاندی دیبلۆماسی و هاوڵاتیانی هەردوو وڵات لە هەردوولا. ئێران هێزی سەربازی ڕەوانەی سنووری ئازەربەیجان و ئەرمەنستان کرد. میدیەکانی ئێران بڵاویان کردەوە سوپای ئێران ژمارەیەک تانکی جۆری کەراری لەسەر سنووری وڵاتانی ئازەربەیجان و ئەرمەنستان جێگیر کرد. عەلیار ڕاستگۆ جێگیری پارێزگاری ئازەربەیجان بۆ کاروباری ئەمنی و سیاسی ڕایگەاند. بەهۆی کەوتنە خوارەوەی چەند هاوانێکی جەنگی ئازەربەیجان و ئەرمەنستان لە خاکی ئێراندا سەربازانی سوپا و سوپای پاسداران لە سنووری نێوان وڵاتەکەی و ئەرمەنستان و ئازەربەیجان بڵاوەیان پێکراوە. لە ڕۆژی 2 ئەیلول شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی ئازەربەیجان و ئەرمینیا لە ناوچە سنووریەکانی کارەباخ دەستی پێکرد کە بە مەترسیدارترین ڕەوشی ئەو ناوچەیە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دادەنرێت و چەند ڕۆژی ڕابردووش چەند موشکێک لە خاکی ئێران کەوتنە خوارەوە. بەشێک لە هەواڵ و زانیاریگرنەکانمان پێشکەشکردن پاشناوڕێک هاوکارانم لە پەیامی ڕۆژ پێتان دەگەنەوە. عزیز دەچینەوە پارێزگای هەولێر بۆ پەرلەمانی کوردستان کە بڕیارە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەگەڵ وەزیری دارایی ڕووکەنە پەرلەمانی کوردستان و ئێستادا گەشتنەوەتە ناو پەرلەمانی کوردستان پێکەوە بینەریە و دیمەنانە دەبین کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە پەرلەمانی کوردستاندا.
بەڵێ بینەرانی عزیز دەچین لای تەوەری دومی بەرنامەکەمان گەرچی لە بەرنامەکانی ڕابردووماندا باسمان لە کەسانێک کرد بێت کە سۆشیال میدیا بە خراپی بەکاردێن تیکتۆک بە خراپی بەکاردێن بەڵام جیاواز لەم تەورەیەماندا باز لە گەنجێک دەکەین کە لە ڕێگەی شاشی موبایلەکەی و لە ڕێگەی بەرنامەی سۆشیال میدیای تیکتۆکەوە فرموودە و کاری بانخوازی دەکات کە هاوکارمان جەلال محەممەد ئامادەی کردووەم بەرنامەیەمان پێکەوە بینەری دەبین. ئەمڕۆکە هەر ماڵێک دەگری یا هەر تاکێک دەگری بە تایبەت لە ناو خێزانەکانە چەند کەسێک بە بەردەوام لە ماڵەوە خەریکی مۆبایلەکانیانن. ماوەیەک لەمەو پێش دەمانوێت ترسی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرە بەڵام ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەڵێن تیکتۆک خراپترین تۆڕی کۆمەڵایەتیە کە مەترسی بۆ سەر پەروەردە و ئەخلاقی مناڵ و نەوەکانمان هەیە. خۆ ئەو قسەیەش باوە دەڵێن تەکنۆلۆژیا یا ئەو شتە سەردەمیانەی کە دێنە ئاراوە لایەنی ئیجابی و سلبیان هەیە بەڵام دەبێت بزانین چۆن بەکاریان بێنین. تیکتۆک یەکە لەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە ڕەنگە بە دەگمەن شتی باشی پەروەردەی تێدا بدۆزیتەوە. بۆچی گەشتومەتە ئەم دەشتە ڕەنگە بۆیەوە جێگەی پرسیار بێت. لە تیکتۆک شتێک وەکو باو بڵاو بوو بوویەوە گەنجێک ماوەیەک بەس وتاری مامۆستایانی ئاینی دەوتەوە و لە تیکتۆک دای بەزاند. دوای خۆی دەستی کرد بە گەڕانەوەی فەرموودەکان نەقلی فەرموودەکان دەیەوێت ئەم شۆڕشە لە تیکتۆک بەرپا بکە و ڕای ئێمە و زۆرینەش بگۆڕێلەوەی کە لە هەموو شوێنێک دەتوانی کاری باش بکەیت. خۆکاری بانخوازیش تەنها لە مینبەری مزگەوتەکانەوە ناکرێت لەم دەشتە چۆڵەوانیەش دەکرێت چونکە ئەمڕۆ تەکنۆلۆژیا وای کردووە لەوەی کە لەم چۆڵەوانیە دەتبەستێتەوە بە هەموو دنیاوە. زۆر گەڕام بە شوێنم گەنجەکە لە تیکتۆک ئێستا باوە. کاکە گیان سەلام عەلەیکم. بەم وشەیە بە فەرموودە جوانەکان کە نەقلیان دەکات سەرنجی زۆرێکمانی ڕاکێشاوە. دوجار لەم دەشتەیە ئەم گەنجەم دۆزیەوە کە لێرە سەرقاڵی جوتیاریە کەویش گەنجێکی دانیشتووی ناحی بازیانە لەگەڵ ما بزانم ئەم گەنجە چۆن گەشتە ناو تیکتۆک چۆن ئێستاوای لێ هاتووە هەمومان دەیناسین شانازی پێوە دەکەین لەوەی کە گەنجێکی ئاوامان لە ناو تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆکدا هەیە لەگەڵ ما بن. قل وكفى خير مما كثر وألهى كم بيوبشرك باشتر لوي زور بيو مشغولك أري لهم بوالا كان انظروا إلى من هو أسفل منكم تمام شايف وارخوتانك تو آزاره هي بيت آزاري تو فقيري هي فطني عندي تو فقير تو مشكلة هي فط مشكلتي سي خوافته ولا سي سلومك لشاك كاريا سي سلو خوفك والله عند بلا مصيبة سي خوافك مانصار زياد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. طبعا دبي هرب لهم كاكا جيان السلام عليكم. السلام عليكم. السلام عليكم. يا اخوان بخير من سر ساعة وكان يا اخوان بخير من صاصتك بخير سلامت يا اخوان رزتي احترامتي يا اخوان بخير من اجازه سر فرموا دي يا اخوان بخير يا اخوان بخير من سر ساعة وكان قرباني تشاود بم يا اخوان بخير من سر ساعة عفوا زور سپاس نا من داوای لێ بردنەکەم لەوەی کە ڕەنگە کات و شوێن و ساتەکەی ئەوە لە خزمەتانە ئەمی و براگەوری من لە خزمەتانە یا اخوان بخير قوربانی تۆ بخير بن دووبارە سڵاوتان لێبێت. ئازیزان و خۆشەویستان دیارەوە کاماژەم پێکرد ئێستاەوەی کە زۆر ڕەنگە هەمومان پێی سەرسوورمان بین لەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندە کاریگەری خراپیان هەیە بەڵام هەمیشە جوان بەکارهێنانی هەر شتێک دیارە کاریگەری باشیشی دەبێت. بۆیە ئێستا من لە خزمەتە و گەنجام کە بۆم باسکردن کەویش بەڕێز ماوەسا ڕزگارە بۆیە دەمەوێت سەرەتا لە دەمی خۆتانەوە ئەم گەنجە بناسن بەس ئەوەندەی کە من وتم دانیشتووی بازیانە دوای سێرچێکی زۆر دۆزیومەتەوە دەچمە لای خۆی کاگرزگار زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە منت بەخشی یاخوا بەخێر بێن سەر چاو زۆر سپاس. دەمێ بزانم سەرەتا ئەگەر بینەرەکان بیان دەوێ جەنابەت بناسن چیان پێ دەڵێ چۆن بتناسن؟ سەرەتا بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا بەخشندە و میهرەبان. من بە ئەسڵ خەڵکی تەکەی کاکەمەندم دانیشتووی بازیانم و خەریکی ئەمیش و کار و کاسبیم کە جەنابتان نەیبینن و تەمەنم 29 ساڵە خاوەنی خێزاندارم خاوەنی دوو مناڵم کچ و کوڕێک سۆ سپاس خێزانێکیم لە 5 کەس پێک دێ مناڵەکانم هەردوو مناڵەکەم خێزان و دایکم وە خۆشم یا ڕەبی خوا لێکتان یا ڕەبی
ڕزگار کێیە؟ ڕزگار ڕەحیم فارس. باشە کێ لەوەی کە ئێستا هاتووەتە ناو بەتایبەت تیکتۆکەوە کاکە گیان سەلام عەلەیکم. بەڵێ کێیە؟ ڕزگار ڕەحیمە. باشە چۆن هاتتە ناو تیکتۆکەوە؟ وەڵی وەکو سەرەتا وەکو ئەرک ئەمزانی ینی ئەوە ئەرکە لەسەر شانی هەموو گەنجێک کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانی لەبەردەسای ئەمە بەڕاستی نیعمەتە نەک بەڵە ئەگە بە جوان بەکارهێنان بە جوانی بەکاری بێنی نیعمەتە بەڵام بەداخ ئێمە سەرەتا کەشتەکانمان پێگا بە کۆمەڵی غەڵەت دەسی پێکەین وەکو تەعشیر و تەداخلیکردنی ژیانی خەڵکو ئەمانە بەڕاستێمە ئیشی ئینسانی موسڵمان نییە ئینسانی ئیماندار ئەمە ئیشی نییە ئینسانی ئیماندار و موسڵمان سەرەتا دەبێت هەوڵدا بۆ دینەکەی بانخوازیە کاری چاکەیە خێرخوازیە هەرچێکە تۆ دەبێت لە سەرتا لەو شتانە دەست پێ بکەی ئەگە هەشتێکی تازە هاتە ناو ئیسلامەوە دەبێت بەدوای ئەو خاڵانە بگەڕێ بزانێت چی خاڵێکی بەشکم ئیشەڵا خوای گەورە لە خێرەکانی بێبەش نەکە. بۆ تیکتۆک ئێستا باوەڕێکی مامۆستا ڕزگار من کە تیکتۆکم دانا ئاوا چەند دقەیەک ڕۆشتم هەر تاوە نەبوو شتێکی باشی شیتیانە بوو کە بیبینم بۆیە یەکسەر بڕیارمە تۆکتۆک بسمەوە لەبەری هەم کاتەمەگرێەوە شتێکی شیتیان نییە کە ئیستیفادەی تێدا بێ. بەڵێ بەداخەوە کاک جەلال تیکتۆک پڕی گەنجە یعنی بەجددی پڕێتی لەو کەسانێک کە بە تەواوەتی دینیان پێ نەگەیشتووە یعنی منش بە ئەرکی خۆم زانی کە چەند شتێکی کەمم پێوە جۆگرتن لە مامۆستایان بە ئەرکی خۆم زانی کە بتوانم ئەم کورتە ڤیدۆیانە بکەم. پێشوێ کە باسی کورتە ڤیدۆکان بکە ئێمە بڵێن کاک ڕزگار مامۆسای ئاینیە بانخوازە مامۆسای مەکتەبە بڵێن کێیە کە دەستیاوەتە ئەم جۆرە بانخوازیە چونکە ئەمڕۆمە هەر ئەڵێن ڕەنگە بانخوازی تەنها بە مامۆسای ئاینی یا بانخوازیان بە یەکێک بێ کە شاهادەیەکی بەرزیە بێ بکرێت.